ناوی خوای گەورە و میهرەبان ئەمشەو تاریخی 24 دوانزەی 95 دانیشتمی لە ماڵی هونەرمەندی گەورە و خۆشەویست مامۆستا حوسێنی فەرەجی ئەمانەوێت چەند گۆرانێکی ڕەسەنی کوردی پێشکەشکەین بە ئەم جەماعەتە کە لێگرا دانیشتوون سەدابەرداری خۆشەویست وێمەریوان کاکە ئازادی مرادی واروەها بە تایبەت پێشکەشە بۆ کاکە کەمالی کارێزی خاوەنی دیکۆراسیۆنی فرمێسک بە تایبەت ئەم ئاهەنگە بۆ کاکە کەمالی بەڕێز سازکراوە هیوادارم بەدڵی بێ و ئەرکی تەسویری ئەم ئاهەنگە لەسەر شانی موسەی تەسویر بەرداری ئەکسباران کاکە ئومێدی ئێرانی و کاکە داودی هاوکاری دەستیان خۆش و بێوەی بن دەستخۆشی بۆ هونەرمەندی گەورە و خۆشەویست ژەنیاری خۆشەویست و بەتوانە مامۆستا حوسێنی فەرەجی و دووبارە دەستخۆشی بۆ کاکە ئازادی مرادی سەدابەرداری نمونەی شاری مەریوان هەر بە خۆتەکەوێ کاکە ئازاد بژیت پێشکەشە بۆ کاکە ئاروین تاقانەکەی مامۆستا وەرا بۆ کاکە هەژیر دووبارە ئەم ئاهەنگە بە تایبەت بۆ کاکە کەمالی کارێزی ئەبێت هیوادارم بەدڵی بێ بۆ دیکۆراسیۆنی فرمێسک خاوەنی کاکە کەمال وارووا پێشکەشە بۆ زانکۆچکۆل و فرمێسخانم مناڵەکانی کاکە کەمال تەمەندرێژ من ئینشاڵڵا سواز بۆ هەموو لایە پێشکەشە بۆ هەموو مینەرۆی سەرێت
دەستیشترە جوانیان کارێ پێم کردن خوا کەیبانی سەر خوا لەیلا کارێ پێم کردن عزیزم لاگیان خوا بێمەلە ڕاستیم بامەردن عزیزم لاگیان خوا لەیلا ڕاستیم دایچی کەمی خودایەوان کاڵێگە گریوە بەکەوەرێ نایبینم باڵە خوا لەیلم بە ساڵێ ژەڕێ باڵە نابینم خوا بێمەلی بە ساڵێک ژەڕێ جوانیان گوڵانی بەهار دەی لە گوڵەکان بەهار باوانم کامیان بۆن خۆشە لە گوڵەکان بەهار خوا لەیلم کامیان بۆن خۆشە دەی نێرم بۆیە جوانیان دووربانە خۆشە دەی نێرم بۆیە خوا لەیلم دووربانە خۆشە بەتایبەت بۆ دکۆراسیۆنی فرمێس بۆ کاکە کەماڵ بەتایبەت لەگوڵ و لەگوڵان گیان لەگوڵی گەن
لقلو لقلان جيان لقلي قلموجو نجي أوصل ميار داي بريم لا تور نجي أوصل ميار داي بريم لا تور شديقيان پشتم شماوە وەک دەربی بادەمە ئۆی تەوەش بیباوە وەک دەربی بادەمە ئۆی تەوەش بیباوە لە گوڵ و لە گوڵان گیان لە گوڵاکە نێرێ لە گوڵ و لە گوڵان گیان لە گوڵاکە نێرێ ڕێگەگری نابەرە یار چینۆ ڕێگەگرینە بەرە یار چینۆ هەونێرێ شدي اوي تاوق نصروتهم ندوايا وكوشدي جيان تاوق نصروتهم لقلو لقلان جيان لقلي قلموجوم لقلو لقلان جيان لقلي قلموجوم نجي اوصل ميار داي بريم لا توم نجي اوصل ميار داي بريم لا